مەلا محەممەدی دڵگەیی لەو لە قۆناغی 64 لە ئیشخاخی 64 لایەنگر بوو یانێوانگیر بوو لایەنگر نەبووم بەڵام ئەمن تەرەفی شۆڕشی مەلا مستەفام پێ باشتر بوو نەک ئەوانی دی کە لە بن سێبەری حکوومەت ئەوان دەکەیش مەلا مستەفای بارزانانی لەگەڵ حکوومەت کۆک بوو ئایا ئەمە گفتوگۆکردن و دانوستان لەگەڵ حکوومەتی مرکزیە تۆ بە لایەنگری ئەزانی ڕوودا و مێژوو لەگەڵ مەلا محەممەدی دڵگەیی کەسێتی سیاسی و ئاینی لە ناوچەی پشدەر لە سێ ئەڵلقەی ڕوودا و مێژوودا دانوستانێکشی تەرەفی بڵین مامجلال تەرەفی مەلا مستەفا کە بۆ وەدەسێنانی حق و حقوقی میلەتی کورد بوو عیبی تێدا نییە شێخ محمودی مەلیک داوای لە مەلا محەممەدی دڵگەی گەورە کردووە کە هاوکاری بکات بەڵام ئەو ڕازی نەبوو هاوکاری بکات بۆچی کە بابم جواب ناداتەوە سەری سێمجار دەڵێ جەنابی شێخ محمود ئەمن پێم وایە ئەتۆ تاو داوەتە شتێکی بێ ئەنجام دەڵێ بێنەتیجێ زەرەری زیاتر لە قازان ڕوودا و مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05